سڵاو، من هەتاوم چار سەرکاری دەرونیم لە ڕێکخراوی سید. سوپاس بۆ سیرکردنی ئەم ڤیدیۆیە. دەمەوێت هەندێک زانیاریتان پێ بدام لەسەر خزمەتگوزاریەکانمان کە هەمویان بێ بەرامبەرن و بەنهێنی دەمێنەوە. دەزانین بە کاتێکی زەحمەدا تێدەپەڕین بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ڕەنگە بەشێک لە ئێوە بەتەنها بن یاخود خێزان و هاوڕێکانتان لەگەڵتاندا نەبێت و ڕەنگە بەشێکی زۆر لە ئێوە بێزار بن و هەستی وەکو دڵە ڕاوکێت ترس و بێئارامی و بێئومێدی و تووڕەبوونتان بۆ دروست ببێت کە ئەمانە هەمویان کاردانەوەی ئاساین بۆ ئەم بارودۆخەی ئێستا. ڕێکخراوی سید ستافی پرۆفشناڵی هەیە کە هەمویان دەورەیان وەرگرتووە و شارەزان لە یارمەتیدانی خەڵک لە کاتی قەیرانەکاندا. لە کاتی ئەم قەدەغەی هاتوچۆدا دەمانەوێت پاڵپشتیتان بکەین بە دابینکردنی یاخود نیشاندانی چەند ڕێگەیەک لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ فشار و هەستەکان، هەروەها چۆن یارمەتی ئەندامانی خێزانەکەت و منداڵەکەت بدەیت. دەتوانی پەیوەندیمان پێوە بکەی ئەگەر دەتەوێت زانیاری زیاتر لەسەر خزمەتگوزاریەکانمان بەدەستبێنی یاخود ئەگەر پرسیارێکت هەیە. ئێمە هەوڵی تەواوی خۆمان دەدەین بۆی یارمەتیتان بدەین. سوپاس بۆ کاتەکەت، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.